زۆر سپاس ئەسڵام هەیە بۆ خۆتان و بینەران. تاوا نازیوە هەڵەگەوتەوە بۆ خەڵکەکە و وەزیێتەوە تازە هاتووسە بەرەو لە ئەفغانستانە. من پێم وایە ناتوانین ئێستا بڵێن کە حتمما بەباری باشا ئەچێ، ئەوە کە معلومە بەداخەوە تاڵەبان دەستی گرۆ بەسەر ئەفغانستانە جارێکی تر و ئەوێ ئەو قەوانین و سنەت و بیر و بۆچوونەی وا خۆیان بوویانە بەسەر خەڵکا دایسەپێنن. من وازانم تەنیا ئیمکانێک وا هەست ئەویژەوە کە خەڵک وەزیەتیان باشتر بێ، ئەوەسە کە خەڵک لە مەقابڵ تاڵەبانە نەتەنیا خەڵکی ئەفغانستان بن، بەڵکو خەڵکی سەراسەری دنیا، خەڵکی مەنتەقەکە کۆمەک بە خەڵکی ئەفغانستان کەن و لە بەرابەر تاڵەبان و ئەو قەوانین و سنەتگەلەوە گەرەکێ دای بمەرزێنێ نەیەڵن مانعی بن. ئەنا ئەگەر وەز ئاوا چێتە بەرۆ من پێم وایە وەزیەتێوە بەسەر خەڵکا هاتووە چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت کە وەز باشتر بێ. ئەلان لە دڵە ڕاوکیان ئەلان نیگەرانن، معلوم نییە چیان بەسەر دێ، معلوم نییە هەرچەند تاڵەبان بەعزە قەولگەلێکی داوە یا و توێسی کارمەندەکان یا ژنەکان فلان فیسەر لەسەر کار خۆیان بن بە ڕعایەت حجاب یا فلان، وەلێ باتەوەجو بە ماهیەتی ئەوان، تەفەکوری ئەوان، قەوانین و بۆچوونێەوە ئەوان هەستیان و دفاعی لێەکەن و بەحسی ئێماراتی ئیسلامیەکەن. من پێم وانییە وەز بەرەو باشە بچێ، بەڵکو خراپترە بێ و تەنیا عەرزم کردن تەنیا ڕێگەیەک و تەنیا ئومیدێک وە بێ ئەویژەوەسە کە هەم خەڵکی خۆدی ئەفغانستان بە پاڵپشتی خەڵکی سەراسەری دنیا و خەڵکی مەنتەقەکە بەتایبەت بتوانن لە عەقەل بربەسێک، سەدێک، مانعێک دروستکەن لە مەقابڵ تاڵەبانە کە بۆی ڕەحەت نەبێ هەموو ئەو قانونە زدە ئینسانیانە بەتایبەت قانونی زدە ژن و ئەو سونەتانەوە هەستیان بەسەر خەڵکا دایسەپێنن. باشە لامان کادا کاک ساڵاوتە بێژی تالیبان باسی لەوە کرد لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا، وتی ئەم شکستەی ئەمریکا مەوانەیە کە بۆ تەواوی داگیرکەران و بۆ هەموو جیهان. پێ دوای ئەمەی ئەمریکا شکست بوو یاخود سیاسەتی لە پشتەوە بوو کە لە دوای نزیکی 20 ساڵ جارێکی تر ئەفغانستانی بەجێهێشتەوە؟ من پێم وایە ئەمەی ئەمریکا کە کشاوە مەجبور بوو شکستێ بوو و پێم وایە هەر لە زووە ئەمریکا لە مەنتەقەکە و ئەوە کە لەشکرکێشی کردوە بۆ وڵاتانی تر بەتایبەت کەنداو یا ئەمە پێڵێن خەلیج ڕۆژ بە ڕۆژوختە چاوی لەیەکەی مەسەڵەن شکستی خوارەوە. ئەلان تەنیا بە نظر من بە ئەفغانستانەوە ناوێستێ، شاید لە داهاتوویەکی نزیکە ئەلان وتیانە تا ئاخری ساڵی 2021 لە عێراقیش پاشەکشەیەکەن لە وەزیەتیان لە لوبنان یا لە یەمەن یا لە باقی شوێنەکانی تر باشتر لەوە نییە. دیارە فشاریان بۆ هاتووە بە نظر من سیاسەتی ئەوە کە نەزمی نوێنی دنیاییان پێوت بە فارسی یا ئەو نەزمە تازەوە قودرەتی گەورەی وەکو ئەمریکا دای سەپان بەسەر خەڵکان لە منتەقە و کەسانی خۆی دانا لە جێی ئەوانە وا بەرحاڵ لە حکوومەتا بوون. ئەمە بە نظر من بە کشانەوەی لە پاکستان و دوایش بە زووی کشانەوەی لە عێراق بە نظر من ئەمە شکستێکی گەورەیە بۆ ئەمریکا و بۆ بەرحاڵ و کەسانەوە لە ئەترافی ئەمریکا بوون. ئەلعان وەختێ چاوی لێەکەی هەم لە هەیەت حاکمەی ئەمریکا کەسێ وەکو بایدن وا قسەکە یا وەزیر خارجەی یا پنتاگۆن و ئەوانە بە نێوچاوانیانەوە بە قسە و باسییانەوە بە بۆچوونیانەوە دیارە کە بە نظر من لە پاشەکشیان و شکستیان خواهد لە مەقابڵ هێزێک وا خۆیان دەورانێک کۆمەکیان کردووە هاتوونستە سەر دەور. ئەو هێزانەوە بوونە مەڵازم بۆ ئەمریکا لە منتەقەکە هێزگەلێ بوون بە قسە و باسی خودی هیلاری کلینتۆن وەزیری خارجێ ئەو کاتە خۆیان دروستیان کردووە لە هەموو شوێنێکە دوایی بوونەسە مەڵۆزم بۆ خود ئەمریکا. بۆیە من پێم وایە شکستی سیاسەتی ئیمپریالیستی ئەمریکایە لە مەنتەقەکە و زەرەر و زیانی لە ئەو سیاستانە بەڵام کاکساڵاوەمان بیر نەچێت کاتی خۆی کە ئەمریکا چوە ئەفغانستانەوە بە بیانووی ڕێکخراوی قاعیدە چوە ئەفغانستانەوە، بەڵام خۆ تا ئێستا و ڕێکخراوە کۆتایی پێ نەهاتوە. چەند جارە مە خۆیان باسییان لەوە کردووە کە تا ئێستا و ڕێکخراوە بەردەوامی هەیە و لەوانیش ڕێکخراوی داعشی خۆراسانیە مەترسیدارتر
کە چەند ڕۆژی ڕابردوو تەقینەوەی گەورە بوو لە کابڵا و چەندین کەس و چەندین سەربازی ئەمریکیش بوو بە قوربانی. بەڵام ئەگەر ئەمە بیانوەکەشی ئەمە بوو خۆشتان ڕێکخراوە کۆتایی پێ نهاتۆ کە گەڕایەوە. ئەڵبەتە ئەوەتان عەرزکەم بەرزە من ڕێکخراوی ئەلقاعیدە وەکو جاران نەماوە، یعنی ئەو دەورانەوە ئوسامە بن لادن بوو، تەشکیلاتێکی لە سراسەر دنیا بوو لە ئەفغانستانە پایگای زۆر گەورە و ئەوانەی بوو. منیش ئەزانم ئەوم قبوڵە کە هێشتا هەر هەن و بە تایبەت بە نظر من ئەمە کە تاڵەبان قودرەتی گردوۆسۆ لە ئەفغانستانە ڕێکخراوی ئەلقاعیدە ممکنێ بۆ ماوەیەک زیینوتر بێ، فعالتر بێ، دەستکات بە بەعزێ لە فعالیەتەکان خۆی لە وڵاتەکان و لە سراسەر دنیا. بەڵام من پێم وایە تازە ناگاتەوە ئەو ئاستەی وە ئەو دەورانە و ئوسامە بن بەلە و ئوسامە بن لادن بکوژێ. بۆیە من وەختە چاوی لێ بکەین على العموم نەتەنیا لە ئەفغانستانە، على العموم ئەم سیاسەتەی ئەمریکا و قودرەت‌های غەربی لە منتەقەکە شکستی خواردووە و هەر ئەوە ئێوەشی شارەتان پێکرد خۆ بە جۆرێک ئەلقاعیدە ماوە ئەی بۆ پاشەکشەیەکەن ئەمانە. کەواتە مەترسیەوەی لێ کاک ساڵح کە جارێکی تر ڕێکخراوی قادی یاخو مەترسی هەبێتەوە بۆ سەر وڵاتانی دراوسێ و پەلب هابێتەوە بە تەواوی جیهانیش با بڵێین جارێکی ترەگەری دروستبوونەوەی هەیە چی بەسەر دێت؟ من پێم وایە هەروە کە عەرزمکردن مادام تاڵەبان قودرەتی گرووە، تاڵەبان و ئەلقاعیدە و داعش و هەموو ئەو گروپە تەرۆریستە ئیسلامیانە هەمویان هەر وەکو یەک وان، بەڵام لە مواردێکە چوزانم لەسەر قودرەت، لەسەر دەسەڵات، لەسەر هینێ اختلافات و وردە مشکلاتێک تێتە بەرەو بۆلایەن. بەڵام من پێم وایە مادام لە ئەفغانستانە قودرەتیان گرووە، داعشی خوراسان هەست و حتا بە نظەم نێتە باعث ئەوە داعش لە کوردستانیش و لە عێراقیش سەربەرزەوە کە قودرەتمەندتر بێ. حتا بەحسێ لە حیزبە ئیسلامیەکان لە کوردستانی عێراقا و هەن لە دەسەڵات و پارلەمانە لە هاتنەوەی یا قودرەتگیری تاڵەبان لە ئەفغانستانە بە ئاشکرا دفاعیان کردوە. بۆیە من پێم وایە زەمینە لەبار ئەبێ بۆ ئەوە جارێکی تر ئەلقاعیدە و هەموو ئەو هێزە ڕەشانە کە خەڵک ئەکوژن لە شەقام. بەڵام هەندێک لە چاودێرانیش کاک ساڵح خوێندنەوەی ئەوەی بۆکەن کە لە ئێستادا ئەمریکا تالیبانی زیینو کردەوە جارێکی تر کەوان سونە مەسەبن و لە ئێستاشدا ئێران وڵاتێکی شیعە مەسەبن، ئەمەش بۆ لێدانێک بێ لە ئێران و دژایەتی کردن بێمە تا چەند ڕاستە؟ من ئەسڵان پێم وانییە ئەمە ڕاستە. ئتفاقەن هەچێ کەسە زانێت دووسێ مانگ لەمەوە بەر ڕەهبەرانی تاڵەبان چوون بۆ تاران و حتا بە جۆرێک خەریکن لەگەڵ ئێرانە مزاکرەیان هەیە. حتا عەلی خامنەیی باز لەوەی کرد کە ئەوە کە ئێمە مناسباتمان چۆن بێ لەگەڵ تاڵەبان بەستگی بەوە هەیە کە تاڵەبان چیەکە. من پێم وایە نەتەنیا هیچ دژایەتیەکیان لەگەڵ تاڵەبانە ناکەن فعلەن لە حاڵ حازرا بە نظر من مقدارێک هاوسویی و هاوجەهەتیان هەیە بۆ پێکەوە کارکەن بەرابەر بە جبهەی ئازادی خواست یا حتا جوام غەرب و ئەوانە بە قەوڵ ئەوان مقابلە بکەن جمهوری ئیسلامی لە هەر دەرفەتێک، لە هەر هێزێک، لە هەر گروهێک، ئیسە شیعە بێ، سونی بێ، حتا چوزانم حتا لادینیش بێ، لا مەسەبیش بێ، کەڵ وەرەگرێ بۆ ئەوە خۆی سەقام گیر بێ. بۆچی مەسەڵەن رووسیا خۆ مسلمانن نە شیعەن نە سونین، وەلی باشترین مناسبەتی لەگەڵ هەیە بۆ ئەوە خۆی پێڕاگرێ و خۆی پێ بەدەسەڵاتتر و بە قودرەتمەندترکە بە تایبەت لە ئەم سەردەما کە ئێستا کەوتونە سەر بەر لافاوی تەزاوەرات و ئەترازاتی خەڵکی شارەکانی ئێران. ئەگەری هەیە لە 2023دا عێراق جێبێڵە یاخۆدەم دۆخە بخۆڵقێت، ئایا هیچ خاڵێکی هاوبەشمان هەیە ئێمە لەگەڵ ئەواندا لە یەکچێ و لەگەر ئەم دۆخە بخۆڵقە یاخود لەوانەیە هیچ مەسلحەتێک یاخود هیچ خاڵێکی نەبوو بێت کە وا بکات هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستاندا بمێنەوە، بەڵام ئایا لەوانەیە لە عێراقدا کۆمەڵێک بەرژەوەندی هەبێت دەکرێت ئەمە دووشتی لێک جیاواز بن و ئەمە دووبارە بێتەوە؟ من پێم وایە ئەو وەزعەوە ئەلان ئەمریکای تێکەوتو لە کول منتەقەکە بەرەو ئەوە چێ ئەو مەسلحەتانەی وا هەسی بە فەرز چوانم خۆ ئەمریکا بۆ حقوق بەشەر و مافی مرۆڤ و ئەوانە بەرعەکس ئیدعایەک وا هەسی نەهاتۆ سەر منتەقەکە، هاتووە بۆ ئەوە تاڵان و بڕۆکە، هاتووە بۆ ئەوە قەدەر قودرەتی خۆی بەسەر خەڵکا داسەپێنێ، هاتووە بۆ ئەوە نەوت و گاز و لە ئەفغانستانە بەتایبەت کە شتێکی زۆر مهم هەیە دەیان بەرابەر تەڵا ئەرزشی هەیە لیتیۆمی پێژن، بەڵام خۆ مەجموعەن وەختە ئیسە لەیەکی هاتۆ زایەکی زۆری کردووە لە
ئەم لەشکرکێشیا بۆ منتەقا من پێم وانییە بەخاتر مەسلحەت گەلێکی بچووک حتا ئەگەر لە عێراق و لە کوردستانیشی بێ بمێنێتەوە مەگەر گەلێکی تازە لە چەند مانگی ڕابردووە بێتە بەرەوە ئینسان ئەوەختە ئەتوانێت بە دقت قسەی لەسەر بکە بی لێ بکاتەوە وەێ ئەوە وا ڕەوتەکان چۆن ئەشنە بەرەوە پێم وایە لە عێراقیشا مەجبورە بن و حتا ئەو گروپە هەشتی شعبی و نازانم ئەوانەوە ئێوە گشتان ئاگادار و ئەیاناسن زۆریان هەڵوێژن ئەبێ حتا ئەوانیش وا مشاورن هێز نظامیەکە هیچ سەهلە باقیشە چێر دەرۆ لە منتەقاوە تاوە نازەی ژوا هەڵەگەڕێتەوە ئەوان خەریکن تەسلیم لەسەرەوەگرن هیچ هێزێکیان لە عێراقیشا نەمێتەوە وەێ بە نەزەر من عەلارەغم گشت ئەمانە هێشتا وەزعیەتی جامعی عێراق و ئەگەری هەوە بێت هەرچەند دوێنێ کنسوڵی ئەمریکا باسی لەوە کرد لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی داوتی تەنها لە کۆتایی ساڵدا هێزە شەڕکەرەکانمان لە عێراق دەکشێنینەوە بەڵام ئەگەر ئەمە ڕوو بدات ئەگەر زۆر بە کورتی سەرنجی خۆتم پێ بڵێ دۆخەکە چی لێ دێت لە عێراقدا ئایا هاوشێوەی ئەوان دەبێت یاخود جیاواز دەبێت من پێم وایە بە ناتوانین بێژین وەک ئەوە یا وەها نابێ من پێم وایە بەستگی هەست بە ئەوە کە غێز ئەو هێزانە هاتنە ساحەکە و ثابتیان کردووە و نیشتانیان داوە لە منفعەتی خەڵکی هەژار و بەشمەینەتی ئەو جامعە هیچ هینێکیان نەکرێت ئەگەر خەڵکی بەشمەینەت ئەگەر حزبە سیاسیەکانی ئازادی خواز ئەگەر چەپەکان ئەگەر دڵسۆزانی خەڵک بجوڵێنەوە و یارمەتی بکرێن لایەن بەشەرەتی متەمەدن لە سیاسەت دنیاوە ئەتوانێت وەزعەکە بە بارێکی ترا بگۆڕێ وها نییە سەرنوێشتی عێراق یا حتا سەرنوێشتی ئایستای ئەفغانستان حتمما ئەوەیەوە ئەلعانەی بینن من پێم وایە بەستگی بە بەرامبەرکێ مەقاومەت دفاع لە ئازادیەکان لە حەق و حقوقی خۆیان لە منتەقەکە بەتایبەت لە ئەفغانستان لە عێراق لە منتەقەی خەلیج و ئەوانە هەیە چەنێ ئەم سیاسەتی تاڵەبان و داعش ئەوانە ئەچێتە بەرەوە و چەندێکیش ناچێتەوە من پێم وایە بەشەریەت مەجبورە دفاعکات لە خۆی لە مەقابڵ ئەم هێزە ڕەشانەوە ئاواز ژیانیان بە خەڵک تەنگ کردووە. بەڵێ کاک ساڵح هەڵبەتە من پێم خۆش بوو زیاتر گفتوگۆکەمان درێژەی هەبێت بەڵام من کاتم نەماوە سپاس بۆ بەشداریکردنی ساڵح سەرداری شارەزای کاروباری ئەفغانستان و هەروە چاودێری سیاسی